ئەوەی بەڕاست کاکەمە هەرێکێک ئەوە ساڵ و نیوەک زیاترە بەڕاستی بێتاقەت بوومە هەرێک شەقەشی لێ دەدرێ و ئەزیەت دەدرێ یاڵە هەڵوێست یاڵە هەڵوێست ئێستا دەبوو کاکە بەجددیمە نخبەیەک ئاگەیاندێ ببوورن لوتیان لە عاسمانە یعنی تەدەخل لە هیچ شتێک ناکەن بۆ خۆیان کوردستان وێران دەبی قسە ناکەن ئەو نخبە ڕۆشنبیر و خۆ بەس معارەزە و ئەوانە نییە لەگە ڕووداوە لەناو میدیا زۆر گەورە بی ئیتر دێن هەندە قسەی دەکەن ئەوجە خەڵک دەرێ ئەو چەند بە مووقیف بوونە کاچ خۆم دنیا وێرانبی وەرە سیر کە ئەو نخبە ڕۆشنبیرە خۆ بە سیاسیە خۆی پێ تەبەقەشکەیە بڕوا بکەن ئەو نخبەی کە خۆی پێ ڕۆشنبیر و ئەدیب و هونەرمەندە یەکەم زۆر ترسنۆکن ناڵم بەگشتی بەس ئەکسەریەتی دوو لوتیان هەزار ڕەحمەت لە مەسعود بارزانی و مەسئولەکانی یەکێتی بکە باشە هەزار ڕەحمەت لەوان هیچیان بەدەست نییە خۆیان پێ ئیلاها هیچیان ئەمن دەرێ ئەمن وە دەزانیان ئەگەر دێرەچی نووسی ئەوە هاوکێشەکە دەگۆڕێتن کاچ خۆم دەیان لەوانەمان کردە ئاسمان شەقەچیان لێ دەدرا داوەتیان لەسەر تۆمار دەکرا شتێکیان لێ قەوما بڕۆ ئیتیمامی پێدا بەڵام ئەو خەڵکە فەقیرە کورە نەگە ئەو خەڵکە فەقیرە خەڵکیشی ئێمەش یعنی ئەمە دەردەکە لە خۆمە بەڕاستی دوای ئەوەیە ئەو هەوڵە ئێرهابیە بەرامبەر خۆم کرا بەرامبەر مەکی ئامێدی کرا کورە خۆ ئەو نخبەس خۆی پێ مسەقەف و سیاسیە کە 25 ساڵە لە 22 ساڵ لە ئەوروپای ئەمن خەریکی بووم سەرم سپی کردەوە ڕەشم کردەوە لە هەموو ڕۆژەسە ئەو جادانە بوون کۆنگرە و کۆنفرانسیان لە بۆ بکە بیاهینە ئەوروپا هەژنۆ کۆنفرانسم لە بۆ میدیای ئازاد و ئەوانە کرد کە شەقێکمان کە هەوڵی تیرۆری مەدرە ئەوان دەگیرن دنیامان لۆقرا دەکرد کەچی ئەوانە قسە ناکەن تەسەوورکە 3000 میدیای هەریم ئەم داوەتی پەرلەمانی سوید کردە سیمینارمان لۆیان کردیە ئەوەندە بێسیفەت بوون ئەمینە کاکە باوە مەسەڵەن بە ئەمینەم دەگوت ئەمینە موافقەکانی وەردەگرت پێکەوە ئیشەکانمان دەکرد بەس ئەمینە دینەمۆکە بوون 3000 خۆێر بژات ئامادە نەبوون یەک دێ ڕکلامی لە بۆ بکەن بە من دەڵێن جارێک لەو سەر نووسەرانەوە قادر وڵا کۆڕەکەم لە ناو کوردان لە بکە گوتم ماشە ناوی گروپی ئەفدەی شوبات دەکەم وتی نانە شەخسەتی منی گروپی ئەفدەی شوبات نییە ئیتر قسەم نەکرد دوای ئەوە داوەتی ئێرە کرا وەزارەتی خارجی پێشوازیمان لێ دەکا لە پەرلەمانی ئەو سویدەوە دەکەین بانکمان کرد وەرە چێنگۆی داوەت کردیە چێنگۆی هینایە وە دەزان بە قارەمانێتی خۆتان پێتان شەرمە ڕوونکردنەوە دەدەن یان ئەوەتان بکەین ڕوونکردنەوە جیان بڵاو کردەوە لەو ڕۆژەوە بە ئەوەندە بە منیان یەک جارکەنگۆ ڕووپای نابینن زۆر بە بچووک سەیری خەڵک دەکەن یەکێک لەو حاکمە ئۆپۆزیسیۆنانەی کورد هەوڵی تیرۆری من درایە برادرێک پێی گوتی قسە بکە گوتی کەی زەرور بوو قسە دەکەم کاچی خۆم ئەمەش شەقەچیان لێدرێ دنیا خرا بۆیە هەر کەسێک لێی درا وەڵڵاهی مەوزوع ئەوە نییە بەس کاچی خۆم بێزار بووین ئەوەندە خەڵک بکەینە گیڤارە و ئەوە بەخۆشمان کە هەوڵی تیرۆرمان درێ ئەو مەکی ئامێدیە ماڵی سوتا 3000 هەوڵی تیرۆر کە تەحەدا دەکەم 10 کەس لەوانەی خۆی پێ ئۆپۆزیسیۆنە وێرابن یەک ئیدانیان کردبی لەو نەوەی نوێیە لەو شاسوارە لە هەموو ئەوانەی خۆیان پێم ماڵی سوتە ماڵ هەوڵی ماڵیان سوتان هەوڵ 3000 هەوڵی تیرۆریان لەو ئەوروپایەدا کورە خۆ نەمیدیایەکی کوردی وێرا قسەک بکە بە ئیمنیشەوە ها بە ئیمنیشەوە نازانم وتیان نارتی ئیمن قسەی کردیەوە کە درە و میدیاش لێرەی نووسێژێک سەر کاک محەممەد ڕەووف بۆ منی گوت قادر دەڵێن تو ڕۆژنامە نووسنی هەویە ڕۆژنامە نووسەکەم لۆ ناردەوە جێلەیە زۆر بە پێشم گوت لادە کاکە لادە مادەم ئەوەندە سقەتان پێ نییە لادە یان هیچ چەند بەکم دەکەوی بەڵام بەڕاستی بترسنۆکن بە گشتیان دەڵێن ئێمە لە ئەوروپای لەو چەند ساڵی ڕابردوو ئەو پەڕی ئێرهابمان لە بەرامبەر کرا دەیان پەیجمان لەگرتن هەوڵی سووتان تیرۆر ڕفاندن گرتن لێدان سیرکەر بوون کاچ خۆم ئەگە داکۆچی لە ئازادی ئەوە نییە شێرزاد حەسەن وەڵای گوتیان ئیسلامیەکان هەوڵی تیرۆر هەوڵی کوشتی دەن بەس بە مەیلەکە مەیلە دنیایان خرا کرد کورە با وەڵا ترسنۆ چییە ئازادی ئەوەیە گەنجەکی وەکو ئەمەکی ئامێدی ژیانی خۆی تەرخان دەکا هەوڵی سوتانی دەدرێت لۆ نەوێران دوو کەستان قسە بکەن لە کوردستان دیموکراسی خواز و ڕۆشنبیری کورد مزەیەفە درۆزنە ئەوە جگەلەوەی لە بەرامبەر دیموکراسیەت بە حیزبەوە بڕوان پێ بکەن لە ئێمە دەترسن
لە پارتی دەترسێن ناوێرن دیفاعمان لێ بکەن لەوە نییە هەمویان لە پشتۆ نامایان نات تەلەفۆنیان کرد بەس نەوێران هەر هەموو ئەو نوخبە سیاسیەی کە خۆی پێ ئۆپۆزیسیۆنە بڕوان پێ بکە هەموو تەلەفۆنیان لە بۆ کردینە بەڵام ناوێرن پێم گوتن با بخۆ تازیەمان نییە قەزم لە ترسنۆجی لێ براکەم داکۆچی لە ئازادی دیموکراسی ئەوەیە تۆ دەنگ هەڵبڕی ئەمن ئیسماعیل سوسێ تا سەر ئێسقان دژی فکریمە فکرەچی نیمچە داعشی هەیە کە کەس نازانی لە بەلاش فەقیرەی گرتیان لە بەلاش گرتیان بە بەسیتیش مەسعود بارزانی بەریدا ئەوە قەشمەری خانەکەی مەسعود بارزانیە بەڵام داکۆچیم لێ کرد دەیان ئیسلامی وەکو وەلید یەک ساڵی ڕەبەق خەریکی بووم هەموو زیندانی مەحەتەی بڕن لێیان پرسنە ئیسلامیەکان کەتی ئێستا ئەو گرت چاڵیە مسیار بازای کەدای ئەوە کەشفیش بوو ئەوە خۆت ئەوە شێتی زانیان نقی هەولێر گوتیان ئەوە هەزار دنیانە ئیسلامیانە بە ئێمەدا من ئەوەم لە بە یەک نقطەیە کە دەجێڕمەوە هەرێک شەقش لۆ مووقفی دەبێت دەرنابرن لۆ ئەمە چین یعنی بە جددیمە ئەو نوخبەیت کە چییە پەشێو کە من تا سەر ئێسقان خۆشم دەوێت ڕێزی لێ دەگرم کاکە لێی درێ بەخۆی قسەی نەکرد ئێمە لۆ قسە بکەم شێرزاد حەسەن بەخۆی قسە چی نەکرد چییە کو هەڕەشەی کوشتن لێگرا براکەم دنیایان خراکرد ئەو هەموو خەڵکە ئازادی خوازەمان لێ پەیدا بوو بەڵام مەکی ئامێدیەک ئێمە لەناو ئەوروپای هەوڵی تیرۆرمان دەدرێت یەک کەس ناوێری قسە بکە ئەوە قیمەی ترسنۆچیان ئەوم یەکەم جاریش نییە مزەیەفن هەر یەکە هەتا ئەو شتەی دەڕوا کە خەتەر نەبی کە بۆ خەتەر نابێری میدیای کوردی نەوێرا ئەو کەیسی زیندانیانی ببورن دۆسیەی دادگای ئەمریکا کاکە درۆیە وەرە تاقیب بکەن نەوێرا نیکە چەند ئیسارە بکە ئەو نوخبەمان هەیە ئەو نوخبە ئەوەمان هەیە هەر یەکەیان لەو نوخبەی خۆ پێ مسەقەفە سیاسی خۆی پێ ئیلاهەکە هەمووش فاشلن بڕۆ بزان چیان پێکرایە پتکام ڕۆشنبیری کورد لە ڕۆشنبیری عەرەب فاشلتر و بێ ئیرادەترە نەسیحەتی چ قیادەی کوردی دەکەن لە خۆی سەد خۆزگەم بە قیادە فاشل و گەندەڵەکەی باشوور چانێ شتێک دەکەن ئەنگۆ چن بە جددیمە داش دەنیشن دژی ئێمە قسە دەکەن ئەوە وایە ئەوە کاچ خۆم خۆ تو یاریکردنت سیرکردنی تۆپانێبی بە خۆچی فاشلینە یعنی بە جددیمە مجێم لێ دەبێ هاوڕۆش بیرە درێ وایە ئەدی بە خۆتان چن بە جددیمە چ دەکەن لە ماڵێ دانیشتینە دوو کەسان لەگە یەکتر ئیدارە ناکەن وەکو ئافرەت هەندێک ئافرەت هەن پشتە و لای دەکەن زەمی یەکتر دەکەن لە ژیانتان لێتان فاشلتر نەبووە 34 ساڵە بەربوومەکتانیە پێی بگوترێ ئەوە بەربوومی ڕۆشنبیری کوردیە یان ئەوەتە زەلیل و کوفار و ڕەفیقی